بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم ئەمڕۆ لەگەڵ میوانەکانم دانە شەید جەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان هەروە دکتۆر غالب محەممەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و سەرۆکی لیژنەی نەوت و غاز لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لەسەر لیستی بزوتنەوەی گۆڕان هەروەها دکتۆر فەرهاد تۆفیق ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر لیستی هاوپەیمانی کە لە حزبی سۆشیالیست دیموکراتی کوردستانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن گفتوگۆ لەسەر ڕەوشی ئێستای پارێزگای سلێمانی دەکەین زۆر جار دەگوترێت کە لە ڕووی داهاتەوە پارێزگای سلێمانی ئەو داهاتەی کە لە نێو پارێزگای سلێمانی داهاتی ناوەخۆ ڕەوانەی هەرێمی کوردستان دەکرێت ڕەوانەی هەولێر دەکرێت باشتر بڵێم ڕەوانەی خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت و گلەی زۆر لە حکوومەت دەکرێت لەوەی کە ئەو پارێزگای سلێمانی ڕەوانەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات جارێکی دیکە بۆ پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دووبارە ناگەڕێندرێتەوە پارێزگای سلێمانی لە کاتێکدا هەندێک بۆچوونی دیکە هەند بازدەوە دەکەن کە ئەو داهاتانەی کە لە نێوەخۆی پارێزگای سلێمانی کۆ دەکرێتەوە دەچێتە گیرفانی حزبەکانەوە حزبە باڵاکان لەو دەڤەرەدا ئەو پارانە ناچێتە گیرفانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەروە قسەی زۆر لەسەر ئەوە هەیە کە وەکو دەزانرێتن پاش ئەو ڕێکەوتنەی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئیمزای لەسەر کرا پۆستی پارێزگاری سلێمانی بۆ ماوەی 2 ساڵ لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە ئالوگۆڕی پێکرا بەڵام لە ئێستا 3 پارێزگار بۆ پارێزگای سلێمانی دانراوە بەڵام لە ئەرزی واقع وەکو وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە دەکات تەنیا ئاسۆ فەرەیدون وەکو پارێزگاری سلێمانی دەناسرێت بەڵام سەردار قادر کە بە وەکالەت کاروبارەکانی پارێزگای سلێمانی بەڕێوە دەبا ئێوارەی ئەمڕۆ نووسینگەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی بازدەوە دەکات کە ئەوان وەکو حکوومەت تەعامل لەگەڵ سەردار قادر وەکو پارێزگاری سلێمانی دەکەن بە خێراتنێکی گەرمی میوانەکانم دەکەم کە لە ستۆدیۆی سنتەر هەروە لە پارێزگای سلێمانیەوە لەگەڵ من سەرەتا پێم باشە لە بەڕێستەوە دەست پێ بکەم کاکدانە قوبات تاڵەبانی نووسینگەکەی بازدەوە دەکات کە ئەوان بە فەرمی تەعامل لەگەڵ سەردار قادر دەکەن بەڵام وەزارەتی ناوخۆ بە فەرمی و بەڕێوەبەری گشتی وەزارەتی ناوخۆش لە باسی ڕۆژ لەگەڵ ئێمە بەشدار بوو بەڕوونی باسی لەوە کرد کە ئەوان وەکو پارێزگار تەعامل لەگەڵ سەردار قادر ناکەن ئەمە چۆن دەخوێندرێتەوە سەرەتا ڕێزم بۆ جەنابوت بۆ بینەرانی کوردستان 24 بۆ هاوڕێیانم لە ستۆدیۆی سلێمانی من تەنها تعلیقێک گەم لەسەر ئەو با بڵێن بڵاوکراوەی بەڕێز کاک قوبات تاڵەبانی تەسەورەکەمەوە بە بۆچوونی خۆمەوە مجاملەیەکی سیاسی بوو بۆ برادرانی بزوتنەوەی گۆڕان لە ئەنجامی ئەو ڕێکەوتنەی کە هیانە وەکو نیەت باشیە کە بڵێمە ئێستاش بەو ڕێکەوتنەوە پابندین ئەجینا لە ڕووی یاساییەوە ئەو بڵاوکراوەی کاک قوبات بەڕێزیان هیچ بەرگەیەکی یاسایی پشتبەست نەبووە بە هیچ بەرگەیەکی یاسایی بەڵێ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لە پارێزگای سلێمانی نووسراوە بەرزکراوەتەوە بۆ وەزارەتی ناوخۆ کە بەرزکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆی کە دکتۆر ئاسۆ داوای بەخشینی کردووە و داوای مۆڵەتیشی کردووە و داواشی کردووە کە کاکسدار بێ وەکو وەکیلی با بڵێن پارێزگار بە وەکالەت کار بکە ئەمە من لە کاوانەیە کە حەزەکەم تێبینێکمان ئەمە بابەتە کەس دژی و بابەتە نییە و کەسمان دژیەوە نی کە کاک سەردار لێوێ بێت ئەین بابەتەکە لەسەر شخصی کاک سەردانی وەکو کەس بابەتەکە لەسەر بەرگای یاساییەکەیە ئەوەی کە وەزارەتی ناوخۆ باسیەکە منەڵەمە ئەنی بە شێوەیەکی یاسایی ئەو واقعەوەیە کە وەزارەتی ناوخۆ باسیەکە ئەوەی کە سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش بە هەمان شێوە پشتگیری کرد بەڵام کەسایەتێک وەکو قوبات تاڵەبانی کە کەسی دووەمە لە حکوومەتی هەرێمی کوردستان پێتان وانییە هەر بڵاوکراوەیە کە لە ڕێگەی ئەوە دەردەچێتن وەکو بڕیارێکی فەرمی دەبێ مامەڵی لەگەڵ بڕیاری فەرمیە بێت لە ئەنجومەنی وەزیران دەرچێت من تعلیق زۆر نام لەسەرەوە تەنها ئەوە ئەنی تێبینەکەم و بنەڵێم ئەوە من بە تەسەوری من بە بینی خۆم وەکو مجاملێکی سیاسیەوە بۆ زوتنەوەی گەڕان ئەجینا مەسەلە یاسایەکە هەر کاتێ فەرمانی ئیداری بۆ بەڕێز کاک سەردار دەرچوو و داوای بەخشینەکەی کاک دکتۆر ئاسە قبول کرا ئەو وەختە بە شێوەیەکی ڕسمی کاک سەردار وەکو پارێزگار بە وەکالەتەوە هەمومان تەعاملشی لەگەڵ بەڵام چۆن دەکرێت ینی قوبات تاڵەبانی بە ئاشکرا باس لەوە بکا کە حکوومەت بە فەرمی تەعامل لەگەڵ پارێزگاری سلێمانی لەگەڵ خودی سەردار قادر بەڕێزم ئەوەی کە ئێستا هەیە واقعەکە ئێستا چۆنە بەڕێز پارێزگاری سلێمانی کە دکتۆر ئاسۆ فەرەیدون بۆ داوای بەخشینی کردووە
ئەو بەخشینە بێت لەو جهەتە معنیەوە کە وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیرانە و داوجار کە بەڕێزیان یان ئێمە لە یاسا هەیە لەر شوێنێکەوە تۆ فەرمانی دامەزران و تاعینی بۆ دەرچێ ئەبێت لەو شوێنەوە ئەو فەرمانە بۆ دەرچێ و برارە بۆ دەرچێت کە بڵێن بەخشینەکە و یاستیقالەکە قوبول کراوە بەڕێزیان کە لە سەرۆکاتی هەرێمەوە مەرسومی بۆ دەرچۆک و پارێزگاری سینەمایی بەتەعینکردن ئەبێت لێشەوە بەخشینەی قبول بکرێ دوجار بێتەوە بە فەرمانی وزاری بگەڕێتەوە دوجار بڕیار و فەرمان بۆ کاکسەردار بکرێ ئەم پرۆسەیەکەی شەتاوە بووە کاکسەردار ناتوانێت بڵێن وەکو پارێزگار بۆ کالە بە شێوە فەرمەکەیشکە ئەجنا بەخۆی جەنابی جێگیری پارێزگارە کەواتە بە پێی لێکدانەوەی وەزارەتی ناوخۆ ئێستا ینی پارێزگار دەسەڵاتی ئیداری لە پارێزگای سلێمانی کەوتۆتە بۆشایی ئیداری بەڵێ ئێمە ئێستا لە پارێزگای سلێمانی لە بۆشاییەکی یاساییەن ئەو خاڵە بوو کە ئێمە هەردەم پێشتر باسمانە کرد و مەترسیمان لەسەر هەبوو و باسمانە کرد کەمە بەم شێوە نابێ ئەبێ بۆستێنرێت یعنی ئەبێ بۆ سینتا فەرمانەکە یا وەڵامی داواکارێکی دکتۆر ئاسۆ بگەڕێتەوە دوجا پرۆسەکە بە شێوەیە یاسایەکە بێ ئەمە نابێ وا بڵین کە ڕێکەوتنێکی سیاسی بوو دەق لە کاتی ڕێکوتنی ئەکسەرێ بە ئەڵگۆڕە بکرێ ئەبێ شتەکە بە پرۆسەیەکی یاسایی یابڕە ئەو برادرانە هەموو جارە داوای یاسا و پشتگیری لە بۆچوونە یاساییەکەن و بە یاساکردنی دام دەستگاکەکەن ئەبێ خۆشیان پابندن بە یاساکانەوە ئەلاوانەیە چێک لەو کەسانی کە کاک سەردار پیاوێکی بەڕێزە کەسێکی باشە ینی هیچ کەسی تێبین دەسە کەسایەتی خۆی نییە و پێ خۆشحاڵی دەبین کار بکەین لەگەڵێ بەڵام باسی بڕگە یاسایەکەن باسی کەسایەتی ناکەین باش دەست بەلای دکتۆر غالب محەممەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لەسەر لیستی بزوتنەوەی گۆڕانە دکتۆر جۆل لە قسەکانی بەڕێز دانا بوو کە باسی لەوە کرد ئێستا ئیدارەی پارێزگای سلێمانی لە ڕووی ئیدارەدان کەوتۆتە بۆشاییەکی یاساییەوە ئێوە خوێندنەوەتان چۆنە ئایا کە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بازدەوە دەکات ئەوان وەکو حکوومەت بە شەرعی تەعامل لەگەڵ سەردار قادر دەکەن بەمانای ئەوەیە کە پێچەوانەی قسەکانی وەزارەتی ناوخۆ دەگەینێ لەمە دوا سەردار قادر بە شێوەیەکی شەرعی ینی جێگری سەرۆکی حکوومەت دەکرێت شەرعیەت بدات بە سەردار قادر وەکو پارێزگار ئیدارەی پارێزگاکە بکە؟ بەڵێ سڵاوم هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستان و بە خێراتنی میوانە بەڕێزەکانتان دەکەم طبعاً زۆر پێم سەیرە ینی بەڕاستی دەبینم پارتی باز لە یاسا دەکات بەڕاستی ینی وەزارەتی ناوخۆ وزارەتێکی حیزبیە و دەزانین ئەو کادرەی کە لەوێدایە کادرێکی حیزبی مامەڵە دەکات ئەمەندە بە یاسا و ڕێنمایی ئیش ناکات ئێمە بەم یاسایە دکتۆر ئاسۆمان ئیستیقالەکەی دکتۆر ئاسۆمان قبول کردووە و بەم یاسایش دکتۆر هەواڵمان داناوە و هەر بەم یاسایش و لەسەر ئەساسی ئەم یاسایە کاکسەردارمان داناوە بە وکالەت بەڵام کێشەکە لەوەدایە وەزیرێک کە تەعینکراوە لەلایەن پەرلەمانەوە دەیەوێت بە یاسای قەرەقوش بەو یاسایەی کە خۆی دایناوە بە بڵێ ئەمە پارێزگار نییە من تەعاملەکەم لەگەڵ دکتۆر ئاسۆ دکتۆر ئاسۆ ئیستیقالەی کردووە لەناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی دوو لەسەر سێ دەنگەکە دەنگ ئیستیقالەکەی قبول کراوە ئێستا دکتۆر ئاسۆ نە پارێزگارە نە ئەندامی ئەنجومەنە ئەم وەزیرە بیری لەوە نەکردەوە چۆن دەیکا بە پارێزگار ئەمە یەک دوو من حەزەکەم ئەوەندە وەزیری ناوخۆ خۆی ڕەبت کردەوە بەم بابەتی پارێزگارە ئەمەندە خۆی ڕەبت بکردایە و هەوڵی بدایە سەروەری یاسا لەم بابەتانە بدۆزێتەوە بۆ نمونە کاتێک سەرۆکی پەرلەمان نایاڵن بێتە ناو هەولێرەوە لێکێک لە سەیتەرەکانە با بچوایە بە دوواداچوونی بۆ سەیتەرە بکردایەبی و تایە تۆ چۆن کەسێک کە شەرعێتی هەیە لە ناو خەڵکدا و باڵاترین دەسەڵاتە لە هەرێمی کوردستان تۆ نایاڵی بڕاتە ناو هەولێرەوە یان بڕۆشتایە بەڕاستی لەگەڵ سەرۆکەکەی کە بە شێوەیەکی ناشەرعی سەرۆکە دەیەوێت لەبەر خاتر کەسێکی ناشەرعی ئێمە کار بکەین دکتۆر غالب با لە تەوەرەکان نەچینە دەرەوە تکات دەکەم لە تەوەرەکان نەچینە دەرەوە ئەمڕۆ پرسی ئێمە تایبەتە بە پرسی ئیدارەی پارێزگای سلێمانی و ئەو داهاتەی کە لە پارێزگای سلێمانیدا هەیە پرسیارەکەم ڕێک ئەوەیە ینی هەمومان دەزانین ئاسۆ فەرەیدون لەلایەن ئەنجومەنی پارێزگای ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە دەستنیشان کرا بۆ پۆستی پارێزگار مەرسومی بۆ دەرچوو ئێستاش ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە نوێنەرانی هەموو خەڵکی پارێزگای سلێمانی تێیدا بەشدارن بە زۆرینەی دەنگیان داوە بە دکتۆر هەواڵ ئەبووبەکر ئێستا حزب وەکو ڕێکەوتنێکی حزبی سەردار قادر دەکات بە پارێزگار بەڵام پێدوانیە لە ڕووی قانونیەوە دەبێ ئەنجومەنی پارێزگار ڕای هەبێت
هەم لە پێدانی متمانە هەم لە لێسەندنەوەی متمانە لە لایەنەکان لە هەر سێ بەڕێزەکە؟ باشە ئەگەر وەزیری ناوخۆ خەمخۆری یاسایە دەبایە بیوتایە بۆ نووسراوەکەی دکتۆر هەواڵم بۆ پێنەگەشتووە نەک بڵێت دکتۆر ئاسۆ پارێزگارە کاکە ئەم برادەرە دەبێت تۆزێک خوێنەواری و معلومات هەبێ لە یاسایە ئێمە بەپێی یاسای ژمارە سێی 2009 کە یاسای ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانە ئێمە بەپێی ئەم یاسا ئیستیقالەکەی دکتۆر ئاسۆمان قبول کردووە ئێستا دکتۆر ئاسۆ پارێزگار نییە نازانم ئەمە بە چی یاسایەک باز لەوە دەکات دەڵێت پارێزگارە یان پارێزگار نییە ئێمە ئێستا دکتۆر هەواڵ پارێزگاری شەرعی هەرێمی کوردستانە بەڵام نووسراوەکەی تا ئێستا نەگەشتۆتە وزارەتی ناوخۆ بەڵام خۆ دەبێ پارێزگاکە بە شێوەیەکی ینی پارێزگاکە بێ پارێزگانە بێ دکتۆر غالب دەمەوێت ینی بەجێگرەوەی باش دکتۆر غالب دیارە وەزارەتی ناوخۆ قسەی لەسەر ئەوە هەبوو ئەوان لەگەڵ ئەوە نین کە ئاسۆ فەرەیدون دەست لە کار بکێشێتەوە بەڵام دەڵێن وەزارەتی ناوخۆ ڕێک لە ڕوونکردنەوەیەکدا باس دەوە دەکات کە چۆن ئاسۆ فەرەیدون لە ڕێگای ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە کتابی فەرمی ناردووە بە وەزارەتی ناوخۆ بکرێت بە پارێزگار بە هەمان شێوەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەبێت کتابێکی فەرمی بۆ وەزارەتی ناوخۆ بنێرێ بۆ ئەوەی دەست لە کار بکێشێتەوە. هاوڕێگیان بەپێی ئەم یاسا کە یاسای ژمارە سێیە ئێمە دەتوانین پارێزگاردانین و ئێمە دەتوانین پارێزگار لادەین ئەگەر ئەوان بڕوایان بەلا مەرکەزی هەیە ئەمەیە بەڕاستی کەسێک کە تەعینەکرێت لەلایەن پەرلەمانەوە ناتوانێت بێت حەقی 32 ئەندامی ئەنجومەن بخوا لە دەنگدانێک بڵێ من دەمەوێت کەسێک بە پارێزگار دانم یعنی ئەمە بەڕاستی و بە ڕاشکاوانە دەڵێم ئەو وەزیرێکی حیزبیە ئەمەندە بیر دەکاتەوە چۆن حیزبیانە مامەڵە بکات ئەمەندە بیری نەکردێتەوە بە یاسا و بە ڕێنمایەکان کاکە بە ڕێیاساوی ڕێنمایی ئیشی بکردای وەزعی هەرێمی کوردستان بەم حاڵە ناگەشتکە ئێستا تێداین ئەو وەزیری ناوخۆیە دەبێ بەپێی دەسەڵاتەکانی خۆی پێی ڕاکێشێک نەک وەکو سەرۆکی ئەنجومەن وەکو سەرۆکی پەرلەمان تەعاملەکە ئەڵێ ئەمە پارێزگارەوە پارێزگار نییە ئێمە وەکو ئەنجومەن بەپێی ئەو بڕگە و مادانەی کە لەناو مادەکە هەیە ئەتوانێت بەپێی مادەی پێنجەم بەپێی مادەی پێنجەم بڕگەی سێهەم ئێمە پارێزگار هەڵەبژێرین هەر بەپێی ئەم مادانە مادەی بیستەم ئێمە ئەتوانی پارێزگار لادەین یعنی ئەوە بە دەسەڵات لەلای ئەو نییە دەسەڵات بەپێی یاسایە ئەگەر ئەو یاسا بەسەر وەردانە و دیفاعکەری یاسایە دەبوایە پشتیوانی لە پرۆسەی دکتۆر غالب ئەگەر ینی کارەکانی وەزارەتی ناوخۆ زێدەتر حزبیانە کار بکات مامەڵە بکات لەگەڵ ئەو کەیسەدا بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە ئەنجومەنی پارێزگایی سلێمانی بە زۆرینەی دەنگ دکتۆر هەواڵیان هەواڵ ئەبوبەکریان دەستنیشان کرد ببێت بە پارێزگاری سلێمانی پێتان وانە ئەمە گەمەی حزبی بووە کە سەردار قادر لەم لایەوە دەستنیشان کرا کە بە وەکالەت ببێت بە پارێزگاری سلێمانی لە کاتێکدا تەنانەت کێشە لەسەر پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگاش هەبوو کە ئێوە ئاگادارن ینی چەندین کۆنگرەی ڕۆژنامەوانی کرا کە شەڕی باڵباڵێنەی نێویەچێتی نیشتیمانی کوردستان بووە هۆکارێک کە گرفت دروست بوو لە نێو دابشکردنی پۆستەکان پێدوانیە ینی دەستنیشانکردنی پۆستەکانیش لە پارێزگای سلێمانی بە شێوەیەک نییە کە لەگەڵ داخوازی خەڵکی پارێزگای سلێمانی بگونجێ؟ ناوانیە من پێم وایە دوو لە سەرسێ هێناوە دکتۆر هەواڵ بۆ ئەوەی ببێ بە پارێزگای سلێمانی دوو لە سەرسێ دەنگی ئەندامانی ئەنجومەنی هێناوە بەڵام کێشەکە لەوەدایە ئەم نووسراوە جارەکان نەگەشتۆتە ئەو وزارەتە بۆ ئەوەی ئەو خۆی قسەی خۆی بکایانە ئەمە یەک دوو بەڕاستی ئێمە کە دکتۆر کاک سەردارماندانەوە نەمانوتووە پارێزگارە وتمانە پارێزگارە بە وکالەت هەتا ئەو کاتەی سەرۆکێک دەبێت بۆ هەرێم ئێستا ئێمە دەزانین هەرێمی کوردستان سەرۆکی نییە وە کەس ناتوانێت واژۆی بکات لەسەر ئەو نووسراوە لەبەرەوە ئێمە نەمان ناردووە بۆ ئەوێ ئەمە یەک دوو ئێمە نەمانوتووە دکتۆر هەواڵ پارێزگار نییە ئێمە ئێستش دەڵێن دکتۆر هەواڵ پارێزگای شەرعی هەرێمی کورد پارێزگای شەرعی پارێزگای سلێمانیە بەڵام لە دەقەوسانەیەکە تۆ دێی دکتۆر ئاسۆ خۆی بەدەستی خۆی ئیستیقالەی تەقدیمی ئەنجومەن کردووە و ئەنجومەن بە دوو لە سەرسێ ئیستیقالەکەی قبول کردووە تۆڵی پارێزگارە یعنی ئەمە چ بەچ یاسایە کردوێتی باش پێ ماڵ بڵێ لەسەر چ ئاساس و لەسەر چ یاسا زۆر باشە دکتۆر غالب لەگەڵم بمینێەوە دواتر گفتوگۆی زیاتر دەکەین دەچینە لای دکتۆر فەرهاد تۆفیق کە ئەویش هەر لە
پارێزگای سلێمانی و ئەندامی ئەنجومەنی پارێزگای لەسەر لیستی هاوپەیمانی دکتۆر فەرهاد پێم باشە ڕاوبۆچوونی بەڕێستان وەربگرم کە بەڕێز دکتۆر غالب باز دەوە دەکاتن تەوەجوهی وەزارەتی ناوخۆ زێدەتر تەوەجوهێکی حیزبیانەیە ئاراستەکەی حیزبیانەیە خوێندنەوەتان بۆ بەیاننامەکەی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبات تاڵەبانی ئایا پێتان وایە قوبات تاڵەبانی هەوڵ دەدات ئەو گرفتەی کە ئێستا لە نێو پارێزگای ئیدارەدانی پارێزگای سلێمانیە لە نێو پارێزگای سلێمانی بیگوازێتەوە بۆ نێو حکوومەتی هەرێمی کوردستان؟ زۆر سپاس کا کامەران سپاس بۆ دەستخۆشی و خێراتنی و میوانە بەڕێزانە و هاوڕێ بەڕێزانە مەکەم لە ڕاستیە من پێما بێ بەرنمەکە بە ئاراستەیەکی ترە ڕوە ئەگەر قسەکردنی بەرنمەکە لەسەرەوەی بزانین پارتی باشی کردووە یا خراپی کردووە گۆڕان باشەکە یا خراپەکە بەڕاستی من لەسەر ئەو تۆوەرانە قسە ناکەم من هاتووم لە ڕووی ئیداری و یاساییەوە ئێمە هاتووین لە ڕووی قانونی و ئیداریەوە بەڕاستی باسی ئەو بابەتە بکەین ڕاستە بە حکوومەت و مدیر عامەکانیش و پارێزگارەکانیش کاندیدی حیزبەکانە بەڵام زیاتر لایەنە ئیداری و قانونیەکان سەبارەت بەو دوو تەوەرە باسەکەم و حەزیش ناکەم هاوڕێکانم بچنەوە مجادلەتونەی کە لە نێوانە هەیە ئەوەی کە ماوەی ساڵێک زیاترە هەرێمی کوردستان پێوەی گیرۆدەوە و خەڵکیش نانیان نییە ئێستا بیخۆن جارێکی تر بینەوە ئەو خاڵە و دەست بەو مجادلە توندە بکەین بەڕاستی لە بینی ئەو برادرانەیە ئێمە هاتووی سەبارەت بە پۆستی پارێزگار من ئەمەوێ شتێک ڕاستکەمەوە بەداخەوە ئەوەی کە ئێستا ئەو گوزەرێ قەیرانێکی ترە کە هەم قەیرانی سیاسیە هەم قەیرانی یاسایی هەم قەیرانی ئیداری لە سلێمانی دروست کردەوە تا هەرچێ فەراغەکە دروست بۆ لە ڕاستیە بەڵێ بۆ دیارە گرفتێکی تەکنیکی دروست بوو دەنگی دکتۆر وێنە و دەنگی دکتۆر فەرهاد بچرا دەگەڕێمە لای تۆ تاکو دکتۆر فەرهاد وێنەکانی بەدەستمان دەکات کاکدانا کۆمنتت چی بوو لەسەر قسەکانی دکتۆر غالب ینی قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێتن ینی پارتی بە شێوەک لە شێوەکان دڵخۆشە بەوەی کە ئێستا ئەوەی لە سلێمانی ڕوودەدات بەم شێوەیە بەردەوام بێت فەراغی سیاسی و قانونی هەبێت لە پارێزگای سلێمانی بەڕاستی و پێچوانەیە ینی من حەزەکەم لێرەوە کە ڕاستیەکە من مجادلێ تومانیە لەگەڵ کاک غالب ئەوەی کاک دکتۆر فەرهاد باسی کرد ئەمە مناقەشەیەک ینی هەرێکەوە ڕای خۆی پیشانەیە تەسەورەکەم بە شێوەیەکی هێمنانە زۆر ئاساییە من تەسەورەکەم زیاتر و برادرانە ئەنە شتەکە بەر سیاسی بەسەرا بن ئەجینا ئەگەر مەسەلە باز لە یاساییە من تەنها بۆ بیرهێنانەوە لەم لە هەڵبژاردنەکانی ئەو ساڵەیە 2014 کە دکتۆرەڤاڵ زۆرترین دەنگی پارێزگای سلێمانیان ئای بەو کاتە با سیاسایان نەکرد کە نەبووە پارێزگای سلێمانی دواتر لەم کۆبنەوەی خیرا کە دووبارە هەڵبژێرا بۆ نێتوانین بە پارێزگای سلێمانی یانی ئەمە باسی ئەو شتانە بە شێوەی یاسایی بکەین ئەوێ ئیش لەسەر و بابەتانە بکەین ناکرێت وەزارەتێک لەبەری وەزیرەکەی پارتیە هەرچیەک بڵێ ئەگە بەدڵیەوە نەبێ بە سیاسی حساب بکەن درێژە ینی بە قسەکانی خۆ دەدەیت بەڵام پێم باشە بگەڕێمەوە لای دکتۆر فەرهاد تۆفیق چووکە کاتی ئەو بوو دکتۆر جارێکی دیکە دەگەڕێمەوە لاتان ئەگەر لە قسەکانی خۆت بەردەوام بیت بەڵێ دیارە من ویستم باسیەوە بکەم بە پێی یاساکە ئەم یاسای ژمارەسێک کە ئەنجومەنی پارێزگاکانی پێڵبژێرا و حکوومەتی خۆجێی پێکێناوە کەم و کورتێکە لە خودی یاساکەوە بەڕاستی دەست پێەکە هەر لە ئەوڵەوە کە نەمانتوانێت ئەنجومەن حکوومەتی خۆجێی تەشکیلکەین لەبەرەوە بوو کە یاساکە کۆمەڵ کۆتوبەندی تیا بوو و لە هەمان کاتەیەکێ لە کەم و کورتەکانی یاساکە ئەوەیە بە هیچ شێوەیەک باسی بەخشینی پارێزگار ناکە ئەوەی کە هاوڕێم دکتۆر غالب باسی کرد ئێمە لە ئەنجومەنی پارێزگامان لا نەیاوە ئەگەر پارێزگامان لا بدایە بەڕوونی لە مادەی 6 نەک لە مادەی 20 هاتووە کە ئەنجومەنی پارێزگا بە دوو لە سەرسی ئەتوانێت متمانە لە محافظ وەربگرێتەوە بەڵام دیاری کردووە لەسەر لە کاتێک سێ کاتی دیاری کردووە ئەگەر خوانەخواسە دەستپیس بێ یا خود بە هەدەردانی سامانی گشتی بێ یا بە فیرۆدانی سامانی گشتی بێ یا خراپەکارێنانی پۆست و پایەکە و کەم تەرخەمی بوو بێتایە ئێمە ئەوانەی تیانە بۆ تەنها ئیلتیزامن بۆ ڕێکەوتنەکەی نێوان یەکێتی و گۆڕان دکتۆر ئاسۆ داوای بەخشینی کردووە و ئێمەش داوای بەخشینەکەمان لە ئەنجومەنە قبوڵیان کرد بە زۆرینەی دوو لە سەرسیەکە ڕۆژ
هاتووە ئەبێ بچێتەوە بۆ سەرەوە بە هەمان ڕێکاری دامەزرانەکەی داوای بەخشینەکەی قبول بکرێ بەڵام ئەگەر لە حاڵەتی لادانا لە دەقی یاساکەیە هاتووە ئەڵێت لەو ڕۆژەی کە ئەنجومەن دەنگی لەسەرەیە لا ئەدرێ بەڵام باسیەوە ناکە لە کاتی بەخشینیا چ کاتێک بەلادراودا ئەندرێ بەڕاستی ڕەنگە نووسراوەکەی وەزارەتی ناوخۆش لەمەوە سەرچاوی گرتووە بەداخەوە ئێمە ئەو ڕۆژەی کە دەنگمانە ئەوەمان ئاگادارکردنەوە بە تایبەتی لە هەردوو لایانی یەکێتی و گۆڕان کە پێویستە ئەو گرفتە یاسایی و ئیداریانەی کێتە پێشەوە کە لە سەرچاوەکەیان گرفتە سیاسیەکەیە کە هەڵوێستی بزوتنەوەی گۆڕانی سەبارەت بە سەرۆکایەتی هەرێم لەوە سەرچاوی گرتووە ئەمانە چارەسەر بکەن بەداخەوە تا ئەسا چارەسەر نەکراوە دکتۆر فەرهاد ڕوونکردنەوەکەی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ ئەو کێشەی کە لە پۆستی ئیدارەی پارێزگای سلێمانیدا هەیە ینی مامەڵەیەکی سیاسیانەیە یاخود بە پێی یاسا ینی پابەندە ئەگەر قسەکەی من لەبەلایەنگیری لێک نەدرێتەوە ئێمە من وتم وەکو یاسایی بەڕاستی قسە لەسەرەوەکەم بە پێی یاساکە من ئاماژەم بۆیە باسی بەخشینی تیانە بەڵام بە پێی وەگەوت لەسەر ئەو بنەمایی کە دامەزرانینی مەحافظ بە مەرسوم بێ ئەبێ بەخشینەکەشی و لادانەکەشی تەنانەت مەرسومی بۆ دەربچێ هەرچەنە لە یاساکەی ئەویانی ڕوون کەواتە ئێستا دەمەوێت وڵامی ئەو پرسیارم بدەیتەوە دکتۆر فەرهاد ئایا ینی پارێزگای سلێمانی کەوتۆتە بۆشایی یاساییەوە لە ڕووی ئیدارەدانی ئەو پارێزگایەدا؟ بەڵێ کەوتۆتە بۆشایی یاسایی و ئیداریشەوە چونکە بە پێی یاساکەوە کووتم ئەبێ ئەوە بێ لە هەمان کاتیشا لە مادەی هەژدەیە بەڕوونی هاتووە کە ئێمە ئەنجومەن دەنگ لەسەر پارێزگارێکی ترەیە بۆ جاری دووەم یاخود جاری یەکەم ئەبێ لە ماوەی 15 ڕۆژە مەرسومی بۆ دەرچێ ئێمە بەڕێز دکتۆر هەڤاڵ لە ئەنجومەن بە دوو لە سەرچێ دەنگمان پیاوە زۆرینەی دوو لە سەرچێ بەڵامەوە مانگێک و 10 ڕۆژە تا ئێستا نازانم ئەنجومەن نەی نردووە بۆ ئەوێ یاخود نەگەڕاتەوە بە پێی زانیاریەکانی من ئەنجومەن نەی نردووە بۆ سەرەوەکەمە ئێستا جێگری سەرۆکی حکوومەت دەڵێ ئێمە بە شەرعی ینی تەعامل لەگەڵ سەردار قادر دەکەین وەکو پارێزگاری سلێمانی ئەگەر وەکو جەنابتان شیکاریەکتان کرد بۆ یاساکان سەبارەت بە بەڕێوەبردننی پۆستی پارێزگای سلێمانی چۆن دەکرێت جێگری سەرۆکی حکوومەت پشگیری لە کەسێک بکات کە بە پێی یاسای هەرێمی کوردستان ناکرێ بەبێ بەخشینی پارێزگاری ئێستا ینی پۆستی پارێزگار بەڕێوە ببە؟ بەڵێ جا ئەوە بێتە دیسانەوە چێتەوە سەر گرفتە یاسایەکەی کە هاوڕێم دکتۆر غالب ئاماژەی پێوە بەداخەوە لە وڵاتە حملەی یاسا پێشێلکردن بەردەوامە بەداخەوە بەردەوام ئێمە شکانی یاسایە بەردەوامین لەسەرەوە لەلایەن هەر لایەنێکەوە بێمە چ برادرانی پارتی یا گۆڕانی یەکێتی بیکا یاسا پێشێلکردن هەر یاسا پێشێلکردنە و پێشێلکردنی یاسا لەلایەن جیهەتێکەوە مبەڕیر نییە بۆ ئەوەی کە جیهەتێکی تریش جارێکی تر یاساکان پێشێل بکاتەوە لە ڕووی بە پێی یاسای ژمارە 3 پارێزگار و حکومەتە خۆجێیەکان ڕاستەوخۆ ڕەبتن بە وەزارەتی ناوخۆوە ئەگەر وەزارەتی ناوخۆ یاسایی و ئیداری مامەڵە لەگەڵ پارێزگاری نوێ یاخود لەگەڵ کاکسەدار وەکو پارێزگار بۆ وەکالەت مامەڵەی لەگەڵانەکە ئەوە بە تەکید یعنی حکومەت مامەڵەی لەگەڵانە کردو ئەو کاتە گرفتەکە بێ سەرۆکایەتی حکومەت لەگەڵ وەزارەتی ناوخوا یەکلایی بکەنەوە وەکو وتیشم مادام جەنابی جێگری سەرۆکی حکومەت ئەمە ئەڵێ دیارە ڕەنگە ئەو نووسراوەکەی لەگەڵ دەستیان بێت و بیەوێت لە موافقەتی وەکالەتەکەی کاکسەدار لەلایەن جێگری لەلایەن سەرۆکایەتیەوە بۆ دەرکا بەڵام گرفتەکە جارێکی تر لەوە سەرچاوەک دێ کاک دکتۆراسۆ کە داوای بەخشینی کردووە ئیلتیزامە بۆ ڕێکەوتنەکە لە ڕۆژی دەست لە کاترازانەکەیەوە داوای مۆڵەتی کردووە هەتاوەکو یەکیدا کە تاوەکو یەکیدە بە ئەمری دکتۆر ئاسۆ بەڕێز کاکسەدار بۆتە پارێزگاری سلێمانی بە وەکالەت وەکوتیشم لە ڕۆ ئیداریەکەوە لە ئاستی پارێزگار بەرەو خوارەوە مامەڵی لەگەڵا کراوە بەرەو سەرەوە تا ئێستا مامەڵی لەگەڵا نەکراوە لەبەرەوەی بە ئەمری بەڕێز دکتۆر ئاسۆ بۆ نەک بە ئەمری وەزارەت یاخود ئەنجومەنی وەزیران لێرەوە گرفتەکە لە دوای یەکیدەوە قوڵتر بۆتەوە. زۆر باشە دکتۆر فەرهاد دیارە کاتمان کەمە قسەی زۆرمان هەیە ئێمە تەنیا باز لە پۆستی پارێزگاری سلێمانی ناکەین قسەی زۆرش لەسەر داهاتی پارێزگای سلێمانی هەیە تەنانەت دکتۆر غالب بۆ خۆشی بۆ چوونی تایبەتی هەیە لەسەر داهاتی پارێزگای سلێمانی دێمەوە لای بەڕێستان
کاکدانە ینی ئێوە ینی چۆن دەڕوانە چارەسەر بۆ ئەم گرفتە وەزارەتی ناوەخۆ دەڵێ ئێمە تەعامل لەگەڵ سەردار قادر ناکەین و دکتۆر فەرهاد باز دەوە دەکات کە ئێستا کە پارێزگای ئیدارەی پارێزگای سلێمانی کەوتۆتە بۆشایی سیاسی و ئیداریەوە لە کاتێکدا دکتۆر غالب پێی وایە وەزارەتی ناوخۆ حزبیانە مامەڵە دەکات لەگەڵ ئەم کەیسەدا ئایا وەزارەتی ناوخۆ دەتوانێت ئیجراعات لەگەڵ سەردار قادر لەگەڵ ئەو کەیسەدا بە شێوەکی قانونی ئیجراعات بکە؟ من دووبارێ لەمە ینی ئەمە ناکرێ هەر وەڵامە یا ئیجرا یا بڕیارێک کە بەدڵی لایەنە نەبێترە و کۆیە وەزارەتە بە حزبی بە نابەپرس زانین ئەمە وانە ئەمە تەعامل لەگەڵ یاساکاکەین ئەوکو کاک دکتۆر فەرهاد باسی کرد ئەمە باسی یاساکاکەن هیچ ئەمە شخصیان وەکو پارتی ئەمە هیچ معنی نین بۆ بابەتێ منە کاندیدمانێ بۆ پارێزگار نە بۆ جگری پارێزگار نەمعنین بە ئیتیفاقە سیاسی لە بینی ئەو برادرانەوە بەعکسەوە ئەو مەترسیە بوو کە پێشتری ژەمە لە سەراتەمان و ئیتیفاقی بە 52 ساڵ بە 2 ساڵ شتێکی باش نییە ئەنی هیچ لایەنێک ناتوانێت لە ماوەی 2 ساڵە پرۆژی استراتیزی و ئیشوکاری پارێزگا جێبەجێگاوە تا دینیمان کە ئەم کێشە دروست بووە لە ئەمری واقع ئەم کێشە دروست بووە بەڵام ئەو لایەنانە هەنێوێ کێشەکە و گرفتەکەی کاتۆتە بەردەمیان بیپۆشن تێپەڕیکەن بەڵام ناکرێت بۆ قادر ئەگەر بەبێ وەزارەتی ناوەخۆ ینی ئیدارەی پارێزگای سلێمانی بەڕێوەبەر چی ڕوودەدا؟ کاکامەران ئێمە باسی کاکسەردان ناکەین باسی هەر کەسێکین باسی بەرگەی یاساییەکەین کاکسەردار هەر کاتێ فەرمانی بۆ دەرچێ هەمان تەعاموی لەگەڵاکەن هیچ کێشەمانی لەگەڵەوە بەڕێزەیە بەڵام ئەوە پێویستی بە پرۆسەیەک یعنی لەوانەیە لە سبەینە بێت ئەگەر فەرمانی بۆ دەرنەچوو و بەردەوامیش بوو لەسەر ئەدای کارەکانی وەکو پارێزگاری سلێمانی چی ڕوودەدا؟ ئاخرەوەی کێشەی سیاسی کێشەی یاسایی دروستەکە ینی کە وەزارەتێک تەعامل نەکات لەگەڵ دام دەستگاکە بەتەکید ئەوە عەرقەلەیەک دروست دەبێت یعنی بێ هەمومان بگەڕێنەوە بۆ سەر چاو یاساییەکان ئەو وەختە بێ بە کێشەی ئیداریە چێتە محکەمەی ئیداریوانی بەڕاستی بۆ شوێ نابێ بیکەنێ ئێمە تەعامل لەگەڵ یاساکە بکەن ئەگە بمانە یاسا سەرۆر بێ بەڵام بەداخۆی ئێمە هەموو جارێ باسی یاساکەین بەڵام سیاسەکان یاساکانە بەربڕێەوە وانێ بۆ جوێ بیکەن کە یانێ ئێمە باسیەوەکەین کە ئێمە ئێستا لە بەردەمی کێشەیەکی یاساییان ئەو برارە و فەرمانی ئیدارێ بۆ کاکسەدار دەچێت هیچ کێشێکیش نابێت تەعامل لەگەڵەکە ئەوە کاقوبات کە بەیانی بڵاوکەوتە هیوادارم کە کێشەکان چارەسەر کرد بێ و سلێمانی لەم تەنگەژە یاسایی و سیاسی دەرکەن توانی شەکانمان بەڕێوە بچین بەدەم ئیشوکار و حاڵات داواخوازەکانی حاڵەتیانە بگەڕێن نەک لەسەر و بڕیار و بڕگەیە بۆسین ئەوەی کە باس کرانی من حەزەکەم دووبارە باسیکەمەوە کاک دکتۆر راسۆ لە ئەنجومی پارێزگا داوای استیقالی نەکردووە ئەو استیقالێکی پێشکەش نەکردو داوای بەخشینی کردووە یعنی و بە پلە و پۆستە و شایستەکانی خۆی ئەوە بمێنێتەوە بەڵام لەو پۆستیان نەبێ لە پۆستی پارێزگار نەبێ وەکو بەخشین لە پۆستی پارێزگار ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم ئێمە دووبارە لەمە هیچ پەیوەندیمان نییە بۆ پۆستەوە و هیچ تەماحێکمان لەو پۆستانێت تا ببین بە بەشێک لە بڕگە ئێمە تەنها باسی بڕگە یاساییەکەین کە وەزارەتی ناوخۆ ئەو فەرمانەی دەرکردووە لەبەرەوەی کە ئەو کێشە یاسایی هەیە نەک لەبەرەوەی کە بەرژەوەندێکی سیاسی یان بەرژەوەندێکی هەیە لە بابەتەیە دوجار ئێمە ئاڵێن ئێستا سلێمانی ینی من دووبارە لەمەوە کاڵێن لە بۆشایەکە ئێمە توانین ینی تابیری چێش بەکاربێنین ئێمە بە پێی یاسا دکتۆراسۆ پارێزگا لەبەر لە دوای مانگی دەوە کە بڵین لە یەکی دایە کە مۆڵەتەکەی تەواو بووە وەکە قوبولکردنی بەخشینەکەی نهاتوتەوە بەڕێزانە و پارێزگای سلێمانی بە دووبارە بێنە سەردەوام بەڵام ئەوە ئێستا کە وا 6 ڕۆژە بەرەو هەفتەیە گەڕا دکتۆراسۆ با بڵین غایب بۆ لە دەوام ئەو بۆ شایی دروست کرد زۆر باشە ناچارم بچمە ناوبڕێک دواتر درێژە بە گفتوگۆکانمان دەدەین بەڕێزانم ئێستا دەچینە ناوبڕێک و دواتریش گفتوگۆی باسی ڕۆژ بەردەوام دەبێت. جارێکی دیکە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز تەوەری باسی ڕۆژ ئەمڕۆ تایبەتە بە ڕەوشی ئێستای پارێزگای سلێمانی و داهاتی پارێزگای سلێمانی وەروە کێشە و گرفتەکان کە لەبارەی پۆستی ئیدارەی پارێزگای سلێمانیەوە دروست بووە. دکتۆر غالب دەگەڕێبەوە لای بەڕێستان دیارە گوێت لە قسەکانی دکتۆر فەرهاد بوو و گوێت لە قسەی کاکدانا بوو من ئیزافەیەک دەکەم لەسەر قسەکانی ئەوان دیارە سەرۆکی فراکسیۆنی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوش بە هەمان شێوە لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بەوە داوە کە ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆ بڕیارێکی شەرعیە و ئەوەی ئێستا سەردار قادر کە پۆستی پارێزگار بەڕێوە دەبە بە پێی یاسا گونجاو نییە. پێتان وانە بە شێوەیەک لە شێوەکان یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە مەسلەی پێدانەوەی پۆست بە بزوتنەوەی گۆڕانکەەوە ئیستحقاقێکی هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕانە کە دەکرا پۆستی پارێزگار هەر لە سەرتاوە لە دەستی بزوتنەوەی گۆڕان بێ لە کاتێکدا زۆر جار باسدەوە دەکرێت
بۆچی یەکێتی ئامادە نەبوو ئاسۆ فەرەیدون ڕازی بکە بەوەی مۆڵەتەکەی لە مانگێک بۆ ماوەیەکی درێژخایەن درێژ بکاتەوە بەوەی تەنانەت بزوتنەوەی گۆڕانیش تووشی ئەو کێشەیە نەبێ. بەڵێ وەڵاهی من سەرەتا لەوە دەست پێەکەم ئێمە هەردەم دیفاعمان لە دکتۆر هەواڵ کردەوە هەردەم کارمان کردو بۆی دکتۆر هەواڵ دابرێت بەڵام ئەوەی کە باسی لەوە دەکەیەوە بە اتفاقێکە 2 ساڵ بە 2 ساڵەکەەوە لەبەرەوە بوو کە بزوتنەوەی گۆڕان نەیدەویست کە کێشەوگرت بکەوێتە ناو پارێزگای سلێمانی پێمان خۆش بوو خۆمان بکەین بە قوربام هاوڵاتیانی پارێزگای سلێمانی لەبەر ئەوە دەستبەرداری ئەو پۆستە بووین لە ماوەی 2 ساڵ. جا بەڕاستی حەزەکەم چەند شتێک ڕوونکەمەوە دکتۆر فەرهاد باز لەوە دەکات دەڵێت دکتۆر ئاسۆ تا ئێستا پارێزگارە بەڕاستی نازانم دکتۆر فەرهاد خۆی ئەگەر خۆی دەنگی نەداوە بەوەی کە 2 لەسەر 3 بەخشینەکەی دکتۆر ئاسۆ بەڵام هاوڕەکانی دەنگیان لەسەرەوە داوە و 2 لەسەر 3 ئەنجومەن بەخشینی دکتۆر ئاسۆی قبول کردووە. ئێستا هیچ قانونێک نییە پێم بڵێن یەک قانونم پێم بڵێن ئەو برادرانە کە دەتوانین دکتۆر ئاسۆ لە بەخشینەکەی بکشێنینەوە بیکەین بە ئەندامی ئەنجومەن و جارێکی تر بیکەین بە پارێزگار کەواتە ئەمە نابێ. ئەجا پێم خۆش بوو دکتۆر فەرهاد ئاوا چۆن دەنگی زڵاڵە بۆ ئەوەی کە نایاسایی لە پارێزگای سلێمانی ئەگەر نایاساییەکە بینێ قسە دەکات ئاواش دەنگی زڵال بووایە کاتێ سەرۆکی پەرلەمان. دکتۆر غالب بۆچی هەر کاتێک ئەندام پەرلەمانێک یاخود ئەندامی ئەنجومی پارێزگایەک هەڵوێستێک دەردەکات یەکسەر ینی حیساباتی سیاسی بۆ لێک دەدرێتەوە ینی من لە پێشودا باسم لەوە کرد تەنیا دکتۆر فەرهاد تەنیا لیستی پارتی دموکراتی کوردستان نییە کە باز لەوە دەکەن کە ئەم پرۆژەیەکی یاسایی نییە تەنانە سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش باز لەوە دەکات. باشتر وایە وەڵامی ئەو پرسیارە بدەیتەوە دکتۆر غالب ئێوە چۆن خۆتان دەرباز دەکەن لەو فەراغە سیاسی کە ئەوان پێیان وایە یاسایی نییە. هیچ دەربازی خۆمان ناکەین ئێمە نایاساییمان نەکردووە تا دەربازی خۆمان بکەین. بەڵام ئەوان بەپێی یاسا بە 2 لەسەر 3 ئەندامانی ئەنجومەن دکتۆر ئاسۆ بەخشینی کردووە بەپێی مادەی 20 ئەڵێ لە حاڵەتی ئامادە نەبوونی پارێزگادا یەکێک لە جێگرەکانی ماوەی ئامادە نەبوونەکەی بۆ ئەنجامدانی ئەرکەکەی جێبەجێ دەکرێت. دووهەم ئەڵێ لە بریاردا کە پارێزگار نەیتوانی کارەکانی بەڕێ بکات 3 مانگ ئەبێ پارێزگارێک کەسێک لە شوێنی بێت تاکو پارێزگارێکی نوێ دادەنرێت. ئەمە چ نایاسایەکە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان کردومانە ئەمە یەک. دوو ئێمە ئەتیفاقمان لەگەڵ وەکو جارێکی تر بەڵام ئەوان لە کاتێکدایە کە دەڵێ پارێزگار ڕەوشی تەندروستی گونجاو نەبێت لە کاتێکدایە کە پارێزگار ڕەوشی تەندروستی گونجاو نەبێت دکتۆر غالب. پارێزگار بەدەست ئێخۆ ناڵێ نەخۆشم دەڵێت من خۆم داوای بەخشینم کردووە پارێزگار نازانم بۆ ئەمەندە وزارەت و جەنابتان خەمخۆری ئەوەن دکتۆر ئاسۆ خەمخۆری دکتۆر ئاسۆ خۆی دەڵێ من داوای بەخشینم کردووە. ئێمە خەمخۆری ئەوەین کە مافی بزوتنەوەی گۆڕان بگەڕێتەوە کە پۆستی ئیدارەی پارێزگای سلێمانی بە شێوەیەکی شەرعی ئێمە ڕێز لە داواکانی خەڵکی پارێزگای سلێمانی دەگرین کە بە زۆرینە دەنگیان بە دکتۆر هەواڵ ئەبوبەکر داوە. دکتۆر غالب ینی هیوادارم یعنی شتەکان بەوە نەبێتن کە دکتۆر هەواڵ ئێستایش پارێزگای عەفوم کە بەڵێ عەفوم کە هاوڕێ تۆ کات بە من نادێ ئەمەندە قسە دەکەی ئەوەندە ناڵی من قسە بکەم. فەرموو جان ئەنجا باڕوونی کەمەوە ئێمە دەنگمان داوەتە دکتۆر هەواڵ و دکتۆر هەواڵ پارێزگاری شەرعی پارێزگای سلێمانیە بەڵام لەبەرەوە هەرێمی کوردستان خاوەنی سەرۆک نییە سەرۆکمان نییە ئەو مەسعود بەرزانێک کە ئێستا لە هەولێردایە کابرایەکی ناشەرعی و بندیوارە و هەموو ئەو داهاتەی کە سەر دەکرێت لە سەری بەڕاستی دەبێت بدرێتە دادگا و پارەی لێ وەربگیرێتەوە ئەمە یەک بڵە با قسەکانم تەواوکەمە گەرەک نەبێ. دووهەم تۆ باسی لەوە دەکەوە سەرۆک فراکسیۆنی یەکێتی و توێتی ناشەرعیە کاکە ئێمە ڕێکەوتنمان لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەیە نەک لەگەڵ سەرۆکی فراکسیۆنە. ئەمە یەک. دوو وڵامێکی تر ئێمە بە خۆت باست کرد کە لە مەسئول لە نووسینگەی قوبا تاالبانی و ڕاگەیاندناوە بڵاو کراوەتەوە ئەڵێ من التیزام بە سەردارەوە دەکەم. ئێستا ئێمە اعتراف بە قوبا تاالبانی بکەین یا با کاگڕێکەوت بکەین کەواتە ئێمە التیزام بە مەکتەبی بە اتفاقەکەمانەکە لەگەڵ مەکتەبی سیاسیە ئەو کاتێک کە یەکێتی ڕەیەکەی وەکو ڕەئی ڕێکەوت بوو ئەو کاتە ئێمەش قسەی خۆمانمان دەبێت و هەڵوێستمان دەبێت بەرامبەر بەو ڕێکەوتنانەی کە کردومانە پێشووتر و دەبێت جێبەجێ بکرێت. یعنی ئێمە کێشەکە لەوەدایە بۆ ئێمە بە مادە و بە خاڵ بۆتانی ڕوون دەکەینەوە دەڵێن نایاساییە. بەڵام هەرێم
بەڕێز دکتۆر غالب بەڕێز دکتۆر غالب تکایە ینی ڕووی پرسیارەکانت ئاراستەی میوانەکانم بکە دیارە دکتۆر فەرهاد بەڕوونی وەڵامی دایەوە بە شێوەی یاسای هەروە کاکداناش بە هەمان شێوە ئێمە زێدەتر دەمانەوێت بۆ خەڵکی کوردستان ڕوون بکەینەوە کە ڕاستیەکە لە لای چێە هەموو قسەی خۆت کرد پێم وایە ئێستا دەگەڕێمەوە لای دکتۆر فەرهاد تۆفیق دکتۆر یعنی من نامەوێت قسەی زیاتر لەسەر ئەو پرسەدا بکەم من پێم باشە زێدەتر باز لە داهاتی نێوەخۆی پارێزگای سلێمانی بکەین ئەگەر کۆمنتێکت هەبی لەسەر ئەو پرسە بە کورتی ئاساییە بەڵام ئێوە وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەرپرسی لیژنەی نەوت و غازن لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی داهاتی پارێزگای سلێمانی کە زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت داهاتەکان دەگەڕێنرێتەوە هەولێر و بەڵام هەولێر ئامادەنیە و داهاتانە جارێکی دیکە بۆ پێدانی موچەی فەرمانبەرانی پارێزگای سلێمانی ڕەوانە بکاتەوە ئێوە چ زانیاریەکتان سەبارەت بە داهاتی پارێزگای سلێمانی هەیە کامەران وڵایی لە 45 دقی بەرنامەکە وابزان من 7 دقه قسەم کرد لەبەرەوە بە کورتی قسە ناکەم من لە ئەوڵەوە ئاماژەم بۆیە حەز ناکەم بۆ زمانە زبرە قسە بکەین بەڵام کاکتۆر غالب هەنێ پرسیاری ئاراستە کردین و هەنێ دەنگی زوڵاڵی بەرزتر کردینەوە بەڕاستی من ئەمێ ئەوە بڵێم ئێمە نەمانوتوە جارێکی تر دکتۆر ئاسۆ ئەبێ بە یاسایی هەڵبژێرێت و کاک سەردار بە نایاسایی لەبێ و گۆڕانیان نایاسایی کردووە ئێمە ئاڵێن فەراغی یاساوی داری دروست بووە و دکتۆر ئاسۆ پێویست بە هەڵبژاردنەوە ناکات تا بێتە ئەندامی ئەنجومەن و هەڵبژێرێتەوە ئەوەی ئەلفوبێ ئیدارە بزانێت لە ئەلفوبێ ئیدارە کاتێک کەسێک لە پۆستێکە بەخشرێ کەسێکی تر ئەخرێتە جێگەی ئەبێ کەسە تازەکە لەگەڵ کەسە کۆنەکەیاکە ئەو پۆستیان بەڕێوە بردووە دەور و تەسلیم بکەن بەواتە ئەبێ دکتۆر ئاسۆ لە پۆستی پارێزگارا بێ تا کاک دکتۆر هەڤاڵ ئەچێتەوێ لەوێ دەور و تەسلیم بکەن وەک چۆن دکتۆر ئاسۆ و کاک بەورۆز لە پێشترا کردیان وەک چۆن هەموو وەزیرەکان لە کاتی خۆیان کە ئەیکەن ئەمە ئەلفوبێی کارکردنی ئیداریە ئێمە ئەمە ئەڵێن و ئەوەی کە جەنابی شت باست کرد ئێمە کاک دکتۆر ئاسۆ ئیستیقالەکەی کە داوای بەخشینی کردو مانگێ مۆڵەتی کردو مانگێک و 5 ڕۆژە بۆ ئەوە بۆ لەو ماوەیان ڕێکارە ئیداریەکان تەواو بێ دەور و تەسلیمەکە تەواو باشە دکتۆر فەرهاد ئەگەر دکتۆر فەرهاد ببوورە توخوا ئەگەر ئەو شیکاریە لەسەر ئەو یاسایە دکتۆر غالب بە ئاشکرا باس دەوە دەکاتن کە یاساکە بەم شێوە نییە چاوەشەکاری تێدا هەیە کە بەم شێوە دەخرێتە ڕوو باس لە بەندەکانی ئەو یاسایە دەکە بەڵام ئێوە بۆ چونتان جیاوازە ئەگەر بەم شێوەیە هەڵوێستەکان بەم شێوەیە بێتن خوێندنەوەکان بۆ یاساکە بەم شێوەیە بێ چارەسەر چییە؟ ئایا چارەسەر ئەوەیە کە دەبێ دادگا بڕیاری کۆتایی بدات؟ کامەران کامەران گیان ئەگەر مەجانم بێ من بەڕوونی قساکەم منیش دەقی یاسایەکانم بۆ یەنایەوە پارێزگار دانان و لادانەکەیە لە مادەی شەشەما بەڕوونی دیاری کراوە و لە مادەی هەژدەیە بەڕوونی ئەڵێ ئەبێ مەرسومی سەرۆکی هەرێمی بۆ دەرچێت لە ماوەی 15 ڕۆژە و ئەوەی غالبیش باسی کرد لە کاتی ئامادەبوونی پارێزگارە بۆەوەیە کاتێک پارێزگار سەفەرێکەکە ماوەیەکی پێچێ یار حاڵەتێک لەو حاڵەتانەی ترکێتە پێشەوە ئۆتۆماتیکی یەکێ لە جێگرەکانی ئەبێت ئەچێتە شوێنەکەی هەرچەنە لە ڕووی ئیداریەوە یاساکە ئەڵێ یەکێک لە جێگرەکانی ئەچێتە شوێنەکەی پڕ ئەکاتەوە ئەمە کێشەی تیانە بەڵام کێشەکە لەوە سەرچاواگرێ یاساکە باسی بەخشینی تیانە وەکە باسی بەخشینی تیانە بوو ئەبێ بەخشینەکەی قبول بکرێ و وەکالەتەکەشی قبول بکرێ ئەمانەی چی نەکراوە و من کاک دکتۆر غالب باسێ من دڵنیام لەوەی کاڵێم باسیەوە ناکەم کە بەخشینەکەی لە ئەنجومەنان نایاسایی بووە من باسیەوەم نەکردووە من باسیەوەکەم بەڕاستی من حەزەکەم دکتۆر غالب کاڵێ ئێوە دەنگتان زوڵاڵ بوویا کە سەرۆکی پەرلەمان دەرکرا میژەمێ ئەوە بڵێم جەنابتان ئێمە وەکو حیزبی سۆسیالیست و وەکو حیزبی شوێعی وەکو زەحمەتکێشانیش کە لە ناو پەرلەمانین لە ناو پەرلەمانە نە لە لیژنەی دەستورە نە لە لیژنەی دانوستانە بە هیچ شێوەیەکێمەتان بەشداری پێ نەکردووە وی ڕۆژێ لە ڕۆژان حسابی جگە
لە زۆرینەکان حسابی ئەوەی خۆتان نەکردووە حکومەتە پێچ حیزبەکەی خۆتانن کە بەردەوام پێڵێن حکومەتێکی سەرکەوتونە بووە فەشەلی هێناوە ئەوەی هێناوە حکومەتی خۆتان و پەرلەمانی خۆتان بۆ خۆتان تەسەڕوفاتان پێوە کردووە و ڕۆژە لە ڕۆژانش نهاتوو بۆەوە کە ئێمە بزانین پشگیریمان کردەوە قسەی ئێمە دەربارەی ئەوانە چۆنە حەزەکەم کاک دکتۆر غالب وەڵامی ئەوەش باتەوە بەڕاستی ئەنجومەنی پارێزگا کە نوێنەری هەڵبژێردراوی خەڵکین و کە دکتۆر هەڤاڵ 241241 دەنگیەناوە لە پارێزگای سلێمانیا یعنی چی ئەنجومەن کاک دکتۆر هەڤاڵ هەڵە بژێرێ بەڵام ئەو هەڵبژاردنەوە ئەو بڕیارەی ئەنجومەن کە داوامانە بەرز ناکرێتەوە بەڕاستی کەواتە ئەمە پێشێلکردنی سەروەری ئەنجومەنی پارێزگایە و ئەنجومەنی پارێزگا ئاخاتە ژێر پرسیارەوە هەرچەنە من خۆم قەنەعەتم وایە لە وڵاتەیە نەک پەرلەمان و حکوومەت ئەنجومەنی پارێزگاکانی ژێمە ئەنجومەنی پارێزگای سێبەری دکتۆر فەرهاد پێم وایە کاتی باشم پێدای کات بەرەو کۆتا دەڕوا من ناچارم ئەوەندەی کات ماوە لەسەر تەوەری دووەمی قسەکە بەڵێ تەوەری دووەم پێم وایە کات ڕێگەمان پێ نادا هەوڵ دەدەین جارێکی دیکە دکتۆر فەرهاد ببوورە کات بەرەو کۆتا دەڕوا ینی چەند خولەکێک ماوە پێم وایە حەق بەو پرسە نادەین لە پرۆگرامێکی تایبەتدا قسەی زۆر لەسەر ئەم پرسە دەکەین کە پێمان وایە پرسێکی زۆر گرنگە بە تایبەت بۆ خەڵکی پارێزگای سلێمانی. کاک دانا ئێوە لە کاتێکدا هەمان ئەو پرسیار ئاراستەی جەنابتان دەکەم کە ئاراستەی دکتۆر فەرهادم کرد لە کاتێکدا بۆ چوونەکان بەم شێوەیە بوو هەر یەکێک بە شێوەیەک شیکاری هەبوو بۆ دەقە یاساکە ئایا محکەمە دادگا ئەمە یەکلایی دەکاتەوە ناچارە کە پەنا ببرێتە بەردادگا ڕاستێکی چاوپۆشی هەیە کامرا من بەس کۆمنتێگەم پێشوە کۆمنتی زۆر بە کورتیانی ئەوەی کاک غالی باسیەکان دووبارە مەسلەی سەرۆکاتیێرم و کاک مەسعود بەرزانیوە بەڕاستی ئەمە خەڵک لەسەر جادەیە نانێ بیخواموچە نییە ینی بەس ئەم جیرۆدەی خەڵک ئەم بابەتە سیاسی وای کردووە خەڵک تووشیم گرفتانە بووە ئەم بەڕاستی بە تعاملکەین لەگەڵ واقع کاک مەسعود بەرزانی بەڵێ لە نۆزدەی ئابی لە نۆزدەی ئابا کۆتایی بە خولی دووەمی بڵێن یا ئەو دو ساڵە درێژکراوی هاتووە بەڵام لە دوایەوە لەبەر نەبوونی با بڵێن وادێک بۆ هەڵبژاردن لەبەر نەبوونی کەسێک بۆ جێگرەوەی لەبەر دەستنیشانکردنی کەسێک لەبەر ڕێنەکەوتنی لایەنەکان لەسەر کەسێک بۆ جێگرەوەی بە قانونی ئیستمراری دۆکو چۆن کاک بەهرۆز 6 مانگ لەبەر ڕێنەکەوتنی یەکێتی گۆڕان لەسەر پۆستی پارێزگار مایەوە کەو کاتە هیچ قسەیان نەکرد و بە شەرعی تەعاملیان لەگەڵا کرد بەڕێز مەسعود بەرزانی وەکو سەرۆکی هێرم بە قانونی ئیستمراریەت لە پۆستەکەتی کاروباری سەرۆکاتی هەرێمە ڕابڕێەوە تا ئەو کاتێک کە سەرۆکی هەڵبژێرە ئەمە ئەم دقە لە دانیشتنی دوو قۆڵ و سێ قەڵیشا کاک دکتۆرە ڤاڵیش کە خۆی قسەی لەگەڵا کردم ئەوەی قبول کردوێتی بەڵێ کاک مەسعود بەرزانی یان هەر کەسێک لە پۆستەیە ئەبێ حەزەکە دەرنەچین تەناوەڵێ من ئەڵم کۆمەلگای نێودەوڵەتی حزبەکانی کوردستان جگە لە بزوتنی گۆڕان زۆر بە هێرە زۆریان تعامل لەگەڵ سەرۆکاتی و کاک مەسعود دەکەن وەکو سەرۆکی هێرم کاکەتر ئەنی با تعاملکەن لەگەڵ واقعام کێشێنێ پرسی ئێمە پۆستی سەرۆکاتی هەرێمی ئەگەر وەڵامی پرسیارەکەم بدەیت کاک دکتۆر هەڤاڵ من حەزەکەمە بڵێم پاڵێوراوی پەسەندکراوی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بەڵام تا ئێستا پارێزگاری سلێمانی نییە و گەورەترین زەرمەند لەم پرۆسەیە هەمووی دکتۆر هەڤاڵەوە بەکرۆ بەداخەوە کە ئێستا نە پارێزگاری سلێمانیە نە مامۆستای زانکۆیە و نە با بڵێن ئەندامی لە خەمی دکتۆر هەڤاڵی مەسەلە خەمی ئەو کێشەی من نییە ئەوەی کێشەی خۆی و حزبەکەیتی کێشەی من نییە نەخێ من لە خەمی ڕای گشتیان من لە خەمی بەرژەوەندی هاوڵاتیان لە خەمی ئەو مۆزوعی من نییە بەڕاستی بەزم باسی واقعاکەکەین کە زەرمەند یەکەم و برادەرە بووە لەو ڕێکەوتنە سیاسیە ئەو بۆ بە سوتەمەنی و بەرژەوەندی و بخۆی بە وەڵام باتەوە بەڵام منەوەڵام ئێستا کێشەکە بەڕاستی کێشەیەکی یاساییە و شتێک نییە کە چارەسەری نەبێ کاکسەدار کەسێکی بەڕێزە جێ ئۆپۆسۆ پۆسیەش دەتوانێت پڕکاتەوە بە سەرکەوتویش ئێمە بەڵام تەنها ئەواڵین ئەبێ بڕیارێک و فەرمانێکی یاسایی بۆ دەرچێت باش فەرمانێکی ئیداری بۆ دەرچێت هیچ کێشە نابێ هەمووشمان بە خۆشحاڵی و تعاملی فەرمانە ئیداریە دەرناچێت بزوتنەوەی گۆڕان ناخوازێتن پارێزگارەکەی مەرسومی هەرێمی بۆ دەربچێت پرسیار لێرەدا ئەوەیە ئەگەر بزوتنەوەی گۆڕان لەم هەڵوێستەی خۆیدا بەردەوام بوو پێی وابوو کە چۆن قوبات تاڵەبانی شەرعیەتی داوە بەسەردار قادر بە هەمان شێوە پۆستی پارێزگاری بەم شێوەی ئێستا بەڕێوە برد وەزارتی ناوەخۆ دەتوانێت ئیجرعات بکات لەگەڵ سەردار قادر بڵێ وەزارەتی ناوخۆی سانووسراوی دەرکردووە کە تعامل ناکاوەکو بڵێن پارێزگار بە وەکالەت ئەوەی کێسا لە بەردەمانێ ئەگەرم کێشە سیاسی وا بمێنێتەوە ئەبێ چی بکەین ئەبێ ئەو بەخشینەی دکتۆراسە قبول کرێ و دوجار کاک سەردار وەکو پارێزگار بە وەکالەت ئەوەش تەنها بۆ 3 مانگە ڕۆ ئەنی بۆ جەناب بزانی دوای 3 مانگە بێ دووبارە ئەم وەکالەتە زیینو بکرێتەوە تازە بکرێتەوە یان پارێزگاری بە سێوان دەبژێرێت
دکتۆر غالب پێم دەڵێن کەمتر لە خولەکێکت ماوە هیوادارم ینی بتانی وەڵامی پرسیارەکە بدەیتەوە ئەگەر کۆمنتێکت هەبێ و پرسیاری دکتۆر هەڤاڵیش کە باز لەوە دەکاتن بۆچی دکتۆر فەرهاد ببوورە بۆچی دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر کە زۆرینەی خەڵکی سلێمانی دەنگی پێدا نەبوو بە پارێزگاری سلێمانی. باشە کێشەکە لەوەدایە ئەو دوو برادرە هەردووکیان پرسیاران ئاراستەی من کردن جا لەگەڵ جەناب شاقساگەم زۆربەی کاتەکانم مەگری ینی سێ کەس بە یەک کەس و کاتیشم نادەیتێ زۆر تەبیعیە بەڵام من پرسیارەکان ماوە وەڵام دەدەمەوە کات یەکەم نەیبڕی یەکەم بۆ ئەوەی کە کاک دکتۆر فەرهاد باسی ئەوە کردوتی ئێمە لەبەر ئەوە لەگەڵتانە نین کە بەشداریمان لە لژنەکانە کردووە لە پەرلەمان بەڕاستی ناکرێت بۆ مەسەلەیەکی شەخصی حیزبی وا بکەیت کە پشتیوانی لە نایاسایی بکەیت ئەمە یەک. دووهەم اینجا ئێمە ئەوان دیفاع لە ئەنجومەن دەکەن من دەڵێم ئەگەر دیفاع لە ئەنجومەن دەکەن دەبێت یەکەم شت بڕوایان بەوە هەبێ دکتۆر ئاسۆ بەخشیاوە بە پێی یاسا و بڕیار بەخشراوە ئەمە یەک. ئەگەر ئەوان دیفاع لە دکتۆر هەڤاڵ ئەگەنەوە دکتۆر هەڤاڵ برا و خۆشەویستی ئێمەیە ینی ئێمە دیفاعیان لەگەن بەڵام ئەوان کاتێک ئەڵێن دیفاعیان لەکەن دیفاعکردنەکەیان دەبوایە پێش 2 ساڵی پێش و بایە کاتێک کەسیان نەیانەوێرا دەنگ بە دکتۆر هەڤاڵ بدەن ببێ بە پارێزگار دەیان جار داوامان کرد کە دەنگی پێ بدەن بۆی ببێ بە پارێزگار لەگەڵ یەکێتی اتفاقیان کرد بۆی دەنگ نەدەن بە پارێزگار کەواتە و کاتە ئەوان دژ بە دکتۆر هەڤاڵ کاریان کرد. اینجا وڵامێک بۆ کاکدانا دەڵێ خەڵک نانینێ یەکاکە خەڵک نانینێ ئێمەش لە 2009 دەقیڕێنین دەڵێن بە ناشەفافی نەوت هەناردەکردن دزی لە نەوتبردن هەموو کەرتی نەوت و پەیوەندیەکانی دەرەوە وزارەتی ناوخۆ ئاسایشی گشتی بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە با پارتی گەندەڵی لە کەرتی نەوت نەکات و موچەی فەرمانبەرانی بدات. ئەم مانگە 1 ملیار دلار هاتۆتە ناو خەزانەی هەرێمی کوردستانەوە بەڵام ڕۆشتەتە بەنکێکی ئەهلی کە نزیکە لە پارتی دیموکراتی کوردستانەوە موچەی فەرمانبەران نەدراوە با ئەوان دەوات لە حیزبەکان بکەن با موچەی فەرمانبەران بدا بەو پارەی کە نەوتی خەڵکە و فرۆشراوە. اینجا باز لەوە دەکرێت کاک مەسعود بەدیلی نییە وەڵاهی من دکتۆر غالب ئێستا ناو پارێزگای سلێمانی دکتۆر غالب وەڵامی پرسیارەکەی منت نەداوە و سەبارەت بە پێدانی کاتیش پێم باشە سەیری بەرنامەکە بکەیتەوە کە پێم وایە لە زۆربەی ئەو میوانانەی کە لەم پرۆگرامە بەشدار بوون کات زیاتر لای بەڕێستان بوو ناچارم کۆتایی بە پرۆگرامەکە بینم چکە وەکو گوتم کات نەماوە دانای شەهید جەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە لیستی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاست دەکەین. دکتۆر غالب محەممەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر لیستی بزوتنەوەی گۆڕان زۆر سوپاست دەکەین. هەروە دکتۆر فەرهاد تۆفیق ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر لیستی هاوپەیمانی. دکتۆر فەرهاد پێم وایە کەمترین کات بۆ تۆ بوو زۆر سوپاس داوای لێبوردن دەکەیت. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆش.